10 ساڵە زیاترە من خەریکە کۆیەکەمەوە هینترشەمە بوو پێشتر بەس زیاتر 10 ساڵەتر بە بۆنەوە محەلەم داناوە زیاتر پەرم پێداوە لە ماڵیش هەمە بەس شوێنم نێدای بنم وێنەکانم تۆزێ بچکۆلێ بەهۆی ئەوە وەتانەیە شوێنەکەم بچکۆلەیە ئەی ناوێنەکانم هەمووی گەورەتر دانم لەبەرەوەی خۆم زۆر حەزم لێیەتی گەڕاوم لەر شوێنە دەستم کەوتووە هێناومە لە لای برادر بێت بە پارە بێت زۆرشی بە پارە کڕیمە بەخوا یعنی زۆری بە مادی دەستم کەوتووە لە ماڵی شۆ ڕسمی تری زۆرم هەیە بەس بە بۆنەوە دوکانەکەم بچکۆلەیە دامنەناوە دوکانەکەم حەزم مەکرد گەورەتر وایە بۆی شتێکی زۆر گەورەتر و جوانترم پێشانی خەڵکی کەرکووک و هەموو کەسێک بدایەوانی کە باتایەنە شارەکەمەوە بیان بینایە بیان زانایە مێژوی ئەم شارە چییە و مێژوی کورد چییە و نەهامەتی کورد چییە و Любые физические упражнения. Ну и наши такие вот бабы. 60 площадок в Лужниках, и это ежегодный традиционный праздник спорта. Называется «Московский спорт в Лужниках». Наша площадка «Стронгмен». В данном случае это Кубок Всемирного Русского Народного Собора. Это звезды мирового пауэрлифтинга, звезды мирового стронга. Спасибо вам. Сегодня я болею здесь за свою любимую команду. В 3 на 3 она называется «Клик». Мы каждый год посещаем Moscow Open. Также мы каждый год обязательно ходим в Лужники на праздник спорта. Нам очень нравится. Отлично, что повезло с погодой. Сегодня очень солнечно, жарко, тепло. Это круто. Наконец наступило лето в Москве. Тут явно берет массы и Саня. Это таких ударов. А в первом блоке Рестлинг вообще для меня какое-то время занимал не особое участие в моей жизни, но в протяжении 2 лет я слежу не только за российским рестлингом, но в том числе и за иностранным. блокировка, удушение. Судья, وقتی بینن خالق زور الوان درا و جهش ایدی چه مطرسی سر نینه و باره گاید پکه جی وان جهانی نن ایدی اف گنده ناین تو باران کرنه گنده شیلانه پید وینده خدمت گذاری آنه گر مثلا برجایی شبکی به دینادنه و اف جاده بچه که بینه چه کرنه و ممنونیش حجمت حریم و کردستان و گنده سوری سرب گلیه کشانه و اف درف گاوه آرامه باشه پکه کل ورینی نو که ماسی انده که ماسی تین که ماسی همه بچک شارع و برچ مدویان برچ جبر شبکل ورینی نه